بۆ گەورە کچێک شێعری مامۆستا گۆران. ئەی گەورە کچی دلبەر و شۆخ، وەختی مناڵیت دابووم دڵێکی پوختە بە ئەو ڕۆح عەفیفەت. تۆزێ نەبووی کرپەی ئەبەس عامیلی ئولفەت. گەردی لە دڵم مەسڕی پەل و پەنجەی بازیت، گا ئەموشی ئەو ڕوومەتە نەرمە بەبەری دەست. گا شانە و گوڵباخمەدا لەو قوشە زەردت، گا ماچمە کرد لێوی قوت و چاو و برۆی مەست. چەند ساتێ وەها ئولفەتی تۆم بوو بە عادەت، تاکو لە بڕا کەوتمە ناو دۆزەخی غوربەت. کەم سپی بوو یادت لەسەر لەوحی خەیاڵم، ئێستاکە لە پاش بردنی 6 ساڵە بە عەودەت. دڵشادم و تۆ دەمدەمەکەی پرسوشی حاڵم. بۆ ڕاستی نەڵێم گەورە کچی عیشوە سەراپا، ئەوسا نییە تا ناخی نیگای دیدەبەری بێ. ئەوسا نییە تا ناوی قسەش دیوی دەری بێ. ئەوسا نییە بەخوا.